بۆرگرتنی زانیاری دەچینە لای پەیامنێرمان ئازاد ئۆمراوی. ئازاد سڵاو لێبێ، دەمانەوێت زانیاریمان پێ بدەیت سەبارەت بە بۆمباران و تۆبارانەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر سنووری ناحیەی سیدەکان و ناوچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ. ئێستا دیارە لە ناحیەی سیدەکانین لەو شوێنانەی کەوا لە شەوی ڕابردووە لە دوێنێ ئێوارەوە وڵاتی تورکیا تۆپخانەکانی و هەم فڕۆکە زەنجیەکانی ئەم ناوچانەی بردومان و تۆباران کردووە. دیارە ئەو گوندانەی کەوا ئێستا لە پشتەمنەوە دیارن گوندەکانی لێلکان و خەلیفان و هەرچێران ئەو گوندانن کەوا لە دوێنێ ئێوارەوە بڵین تۆباران و بردومان کراون. دانیشتوانی ئەو گوندانە لە ئێستادا ئاوارە بوون و جەیشی تورکی لە بەرزاییەکان لەو شوێنانەدا لە ئێستادا جێگیر کراون. دیارە بردومان و تۆبارانی وڵاتی تورکیا لە دوێنێەوە بە سەختی ئەو ناوچانەی تۆباران و بردومان کردوون. نزیکەی دەگوندن لەو ناوچەیە کەوا چۆڵ کراون. هەریەکە لە گوندەکانی لێلکان، سیران، خەلیفان، هەرچێران، ناومێرگان و ئالەکان و لە سعادەی ئەمڕۆشەوە فڕۆکە زەنجەکان هەریەکە لە ناوچەکانی گەلی مغارێەوە لۆلان و هەروەها سەرروکە و گردەشوانی دیارە بردومان کردووە. لە ئێستاشدا فڕۆکە زەنجەکان لەو ناوچەیە لە ئاسمانی ئەو ناوچەیە ئەسوڕێنەوە و بردومان لە چەند ناوچەیەکی ئەو دەبەرە بەردەوامەوە. هاوڵاتیانی ئەو گوندانە سەرجەمیان ئاوارە بوون و ترس و دڵەڕاوچەی زۆر لای هاوڵاتیانی ناوچەکە دروست بووە. دیارە لە ئێوارەی دوێنێشەوە مناڵێک لە ترسی بردومانی فڕۆکە زەنجیەکان لە شوێنێکی بەرز خۆی فرێداوە، ئەویش بە سەختی بریندار بوو ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بەهۆی سەختی برینەکەی و ڕەوانەی هەولێر کراوە. من بۆ زانیاری زیاتر ئەسمەلای هاوڵاتیان و دانیشتوانی ئەو ناوچەیە بۆ ئەوەی زانیاری زیاتر لەوان دەوڵەتی تورکیا ئەو ناوچانە بردومان دەکات. بە فعلی بەکردەی پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچەیە بوونی هەیە؟ بەڵێ دیارە بردومان و فڕۆکە بردومان و هەروە تۆبارانی سوپای تورکیا لەو ناوچەیە دیارە بە بیانووی چەکدارانی پەکەکەیە لەو ناوچانەکەوە ئەوان لێرە پێشتر هەبوونە. بەو بیانوێ لە ئێستادا ئەو بردومانە ئەکەن و ئەوان ئەیانەوێتن لە ڕێگای ناحیەی سیدەکانەوە بگەنە قەندیل بۆ ئەوەی دەست بەسەر تەواوی ئەو ناوچانەدا بگرن. دیارە نزیکەی 20 کیلۆمەتر ئێستا وڵاتی تورکیا هاتۆتە نێو خاچی هەرم لە ناحیەی سیدەکان و لە پێشڕەویەکانی بەردەوام لە ئێستادا وەک ئاماژەم پێدا ئەیانەوەی لە ڕێی ناحیەی سیدەکانەوە خۆیان سەربازەکانیان و ڕێگەیان بۆ ببێتەوە بگەنە ناوچەی قەندیل. من ئەمە بۆ زانیاری زیاتر هاوڵاتیەکم لەلایەکەوە دانیشتووی ئێرەیە سەبارەت بە بردومانەکان قسەی زیاترمان بۆ بکات. بەڵێ لە دوێنێەوە کاتژمێر 6:30 ئێوارە تۆپخانەکانی تورکیا بەچڕی گوندەکانی دەوروبەری ناحیەی سیدەکانیان بردومان کرد. بەڵام پاش چەند کاتژمێرێک بە فڕۆکە بە سەختی بردومان کردان. دوای ئەوە چەند یعنی درەنگانی شەو چەند هەلیکۆپتەرێکی زۆر ئاسکەرێکی زۆر هینان دەوروبەری گوندەکانیان داناوە و گوندەکان پێ باران ئەکرێن و ئاسکەرێکی زۆر لە کێشێکی زۆر هاتوتە ناو گوندەکان. بەڵام خەڵکەکە زۆر ترسە. چەندین گوند خەلیفان، لێلکان، ئەو ناومێرگان گۆڕەشان ئەوە بە تەواتی چۆڵ کراون. خەڵکەکە یعنی لە ترسان هەموو چۆڵ کردووە، مەڕ و ماڵەتەی خۆی بەجێ هێشتووە، هەموو ساحب ئاژەڵداری و شتن هەمویان بەجێیان هێشتووە چونکە تورکیا زۆر هاتوتە ناو. بە تایبەتی لێرەوە دەبەری برادۆست یعنی هەر بە تەواتی نێزیکی سنتەری تورکیا لە چ ڕێگایەکەوە هاتوتە ئەو ناوچانە؟ ئەوە لە ڕێگای ئەو خواکوڕ خەتی بەرمیزە لەوێەوە لە چێشی ئێستا ئەوە نێزیک بوو، ینی زۆر نەما بگەت بچی لۆلای قەندیل و ئەوەیە. ئێستاوە دێت ینی ئەگەر وا بڕوە دێت بۆ ناو گوندەکان دێتوە ژیانی خەڵک دەکەوێتە مەترسیەوە. خەڵکێک یعنی بە زۆر تحریر ئەکرێ گوندەکانمان چۆڵ ئەکرێن لەلایەن تورکیاوە. بۆیە داوام لە حکومەتی هەرێم و حکومەتی فێدراڵی عێراقا بە زووترین کات هەڵوێستی هەبی بۆ ئەوەی گوندەکانمان جارێکی تر
یعنی چۆڵ نەکرێن و خەڵکەکە ئاوارە نەبێت بەڕاستی ناوچانە هیچ گەریلاکانی پەکەکە بوونی هەیەکەوە لە دەوروبەری گوندەکان بە هیچ شێوێک بوونی پەکەکە لە دەوروبەری گوندەکان و ناو گوندەکان نییە یعنی ئەگەر بێت و بە بیانووی پەکەکە بی ئەوە بیانووی پەکەکە نییە چونکە پەکەکە لێرە نییە ئەوە پەکەکە لە پشتەوە ئەوان سنووری پەکەکان نەچوونە سنووری پەکەکە تەنها هاتوونە سنووری برادۆس و گوندەکانی دەوروبەر یعنی بە هیچ شێوێکی نانتوانێ بچنە لای پەکەکە تەنها هاتوونە دەوروبەری گوندەکانیان گرتووە و عسکەرێکی زۆریان لێ ڕووکردەوە و خەڵکێکی زۆر ئاوارە بووە. سپاس بەڵێ کاک بەختیار من ئەگەڕمەوە لای تۆ دیارە ئەو ئاوارانە کە ئاوارە دەبێن لەلایەن بارانەکانی وڵاتی تورکیا لە سنووری نەحری پێویستەکانت دابین کراوە و ئەو ئاوارانە دەستنە کوێ و لە چ شوێنێک نیشتەجێ دەبن. بەڵێ کاک بەختیار تاوەکو ئێستان و کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە هیچ تیمێک دابین نەکراوە بۆ ئاوارەکان دیارە ئاوارەکان بەشێکیان هی ئەو گوندانە ئاوارەی سنتەری ناحیەی سیدەکان بوونەوە هەندێکیان لەو گردانەی دەوروبەری ناحیەی سیدەکان جێگیر بوونە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی چارەسەرێکی بۆ ئەو دۆخە نەدۆزیوەتەوە. زۆر باشە هێزەکانی دەوڵەتی تورکیا سوپای تورکیا کە دێت بە پیادەڕەوی دێ و ئایا مەرامی هاتنەکەی چییە و ئایا ئەو بۆمبارانی دەیکات تەنها لە ڕێی فڕۆکەوەیە یان لە ڕێی تۆپی دوورهاوێژەوە لە ڕێی ڕۆکێتەوە ئەو ناوچانە بۆمباران دەکات. کاک بەختیار دیارە فڕۆکەت زەنجیەکانی تورکیاوە هەروەها تۆپخانەکانی وڵاتی تورکیا پێشڕەویان کردووە و هاتوونەتە ناو خاچی هەرێمی کوردستان دیارە ڕێگایی هاتوچۆشیان دروست کردووە خۆیان تاوکو گەیشتونەتە بەشێک لە گوندەکان و هەروەها فڕۆکەت زەنجیەکانیان شەوی ڕابردوو بە پێو زانیاریانێکەوە ئێمە هەمانە با هەلیکۆپتەر جێشی تورکیان هێناوەتە ئەم چیانە و لەم ناوچانە جێگیریان کردووە و ئامانجی ئەوان ئەوەیەکەوە ئەو ناوچانە بگرن و هەروەها ڕوبەڕووی گەریلاکانی پەکەکەش دەبنەوە. زۆر باشە تۆ ئەگەر لە نزیکەوە قسە لەگەڵ بەرپرسانی ئیداری ناحیەی سیدەکان و بەرپرسانی حکوومەت و بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە و بەرپرسە سەربازیەکان کردبێ ئەوان ینی بۆچوونیان چێ لێدوانیان چێ قسەیان چێ لەسەرەوەی کە ئەم سوپای تورکیا دێ مەرامی هەیە بگاتە قەندیل گاتە شوێنی تریان ئەو نەخشەی کە کاری لەسەر دەکات دەوڵەتی تورکیا لەو ناوچەیە چییە؟ بەڵە بە پێی و زانیاریانەی ئێمە ئەمانە کەوا قسەمان لەگەڵ بەرپرسانی قایمقام و ناحیەی ناوچەکە کردبێتن ئەوان ئەڵێت نەو ناوچانە لە ژێر دەسەڵاتی ئێمە دانین کەوا تورکیا پێشڕەوی کردووە ئەم ناوچانە پێشتر لە ژێر دەسەڵاتی گەریلاکانی پەکەکە بووە بۆیە ئەوان ئەڵێن ئێمە ناتوانین هیچ بگەینە هیچ دەرەنجامێک لەو ناوچانە تاوەکو ئێستا تورکیاش وە لە پێشڕەویکردنی خۆی بەردەوامە. سواز بۆ پێیان نێرمان ئازاد ئۆمەراوی.